ساڵانی ڕابردوو خوازیار و دەست بە دوعا بووین زستانمان تەڕتر بێ چونکە ئەو کات بیردۆزەکە وابوو تا ئاو زۆرتر بێت بەرهەمێنانی کارەبا زیاتر دەبێت بەڵام ئێستا تا باران زۆرتر ببارێت شەوی درێژمان تاریک و ساعتەکانی ڕۆژمان بە کارەبای مۆلیدەی ئەهلی ڕووناکتر دەبێتەوە. لە دوای ڕاپەڕینی 1990ەوە بەرپرسانی حکومەتی مەلۆتکە و ساوای هەرێم لە جیاتی ئەوەی بیر لە ڕێگەی نوێ بۆ بەرهەمێنانی کارەبا بکەنەوە بە پێچەوانەوە خەڵکیان لەسەر سەرە مەحاویلە و مۆلیدەی ئەهلی و 20 ئەمپێری و سعاتی زیرەک ڕاهێنا و زووزوش پێیان دەڵێن بەداخەوە ئێوە نازانن دەست بە کارەباوە بگرن. دۆسیە شکستی حکومەت لە بەرهەمێنانی کارەبا هێندە ئابڕووبەرە کەم بەرپرسی حیزبی و حکومی هەیە بە سەلامەتی لێی دەرچوو بێت. 10 ساڵ زیاترە بێت یەکێکیانەی وت ئەگەر ئەم حکومەتە نەیتوانی تا ساڵی داهاتوو کارەبا دابین بکات ئەبێ دەست لە کار بکێشێتەوە. ئەم ساڵی 2008 ئەگەر بێت و ئەم حکومەتە کێشەی ئاو کارەبا چاکردنەکە ئەم حکومەتە عەقەقە عاجزی لە خەڵکە ئیتر ئەو خەڵکە ناتوانێت متمانە بە حکومەتی جواب بکات. چەند ساڵێک لەوە دووە وەزیری هەڵاتووی جوود وەزارەتی سامانە سروشتیەکان و کارەبا منەتی کارەبای 24 ساعتی بەسەردا کردین. لە پڕ بەرپرسێکی حیزبی هات و ئاوێکی بەدڵدا کردین و بەبێ ئەوەی ناوی هیچ وڵاتێک بێنێت و وتی کارەبای ئێمە لە زۆر وڵات باشترە. هەیە نوێنەری حکومەتی هەرێمیش لە ئەمریکا لە قۆناغی ئامادەکاری بۆ ڕاپرسی حیزبەکەی 25 ئەیلول لە کۆڕێکدا هەرێمی کوردستانی وەک وڵاتێکی هەناردەکاری کارەبا بۆ پارێزگاکانی دیکەی عێراق ناساند. سەمەرەی 4 ساعتی کارەبا و 3 ڕۆژجارێکی ئاو نیوموچە و باجی قیرانە و ژینگانە و خۆڵڕشتن و کامێراکانی هاتوچۆ بۆتە گاڵتە بازاڕێک وەک هونەرمەندە کۆمیدیەکان ئەڵێن ئەگەر بەڕێوەبردنی حکومەت وابێت لە دوای دەوامی دایرەوە دوان بەڕێوە دەبم. لە دوای بەرپرسانی وەزارەت و بەڕێوەبەرە گشتیەکانی کارەبا سەرۆکی حکومەتی هەرێم دوایین کەس بوو کە توانی دوای لێکۆڵینەوەیکی دوور و درێژ بەو دەرەنجامە بگات کە هاوڵاتیانی هەرێمەکەی نازانن دەست بە کارەباوە بگرن. زۆر بێئاگا یان زۆر ئاگادار لەوەی هاوڵاتیان ڕۆژانە تەنها 4 ساعت یان کەمتر کارەبای نیشتیمانیان هەیە. ئەگەر هەر گاڵتە و گەپیشی لەگەڵ بکەن و دەستی پێوە بگرن لەوانەیە بیان بەخشێ و کارەبا نەیانگرێت. کارەبا وەکو پێویست لە هەرێمی کوردستان دەستی پێوە نۆگیرێ یعنی زۆر بەداخەوە ئەو کەلتورە لە ناو ئێمە هەیە. هەر سەبارەت بەو دەست پێوەگرتنەی کارەبا کە لە دوایین کۆنگرەی ڕۆژنامەنووسیدا سەرۆکی حکومەت ئاماژەی بۆ کرد هاوڵاتی مافی خۆیەتی بپرسێت جەنابی سەدری عەزەم ئێوە بۆری غاز و نەوت و سیستەمی شۆڤاشتان لە ماڵەکانماندا بۆ دابین کردوین تا ئێمە ئەو 4 ساعت کارەبایش کە هەمانە بیدەینەوە پێتان.